ئێمە گەر قسە بکەن لەسەر ژنانی داعش برایمون وەک ئێمە کە ئەو راپۆرتانی ئامادەمان کردووە لەسەر داعش ئەبینن کە ژنانی داعش زۆر خەتەرترن لە پیاوی داعش ئەمە بە شەهادەتی گەلێک لە ئەو کچەکانی ئێمە ئیزیدیەکان ئەوانە لای داعش بوون کە قسەیانە کرد لەسەر تەعاملی ژنانی داعش لەگەڵ خۆیان کە چەند خراپتر بوون ئیتر لەوە ئەبینن کە ژنانی داعش ئەمانە ئەم ژنانان کە مناڵەکانی خۆیانش پەروەردەکەن کەواتە ئەمان ئێمە بیننش حتا ئەو خەبەرانەی بۆمان تێ لە مخەیەمی هۆڵ ئەم ژنانە چیەکەن چۆن ئەوە سزای ژنانی تری ئەدن کە تۆزێکی کائلن لە مەسەلەی داعش بوونیان یعنی فەیتر ئێمە بینن کە ئەمان ئێستا وایان لێ هاتووە کە ئەبنە بە حافیزەی فکری وهزری داعش بەرامبەری ئێمە بینن کە ئەو ژنانەی کە شەڕی داعشیان کرد ژنی کورد کە ببوون بە سنبلێک لەناو یعنی لای هەموو دەوڵەتی لە هەموو جیهاندا کە سنبل بوونە لە ئەم شەڕە کەو لە یەکی تر ئێمە بینن ئەو ژنانەی کە بوونە بە قوربانی ئەم شەڕە و کە چۆن داعش کە هێرشی کرد لەسەر شنگال حتا ئێستا ئێمە مەسیری چارەنووسی ئەو ژنانەی ئەوەنەی بەدەستی داعشن حتا ئێستا هەزار و شتێکمان هەیە بەدەستی داعشە لەگەڵ ئەو مناڵە کە نەتیجەی اغتیساب بووە یعنی ئێمە توانم بڵێن یعنی چەند مەلەفێک هەیە تایبەتە بژن ئێمە توانن مناقەشە بکەن کە ئێمە مناقەشەی ئەو ئەم ڕێکخراوی داعشەی کرد ئەمە پێویستە هێزێکی زۆر گەورە نێودەوڵەتی لە دوای ئەم پرۆژەیە بوەسێ چونکە ئەمە پرۆژەیەکی زۆر گەورەیە ئێمە وەک بزانن یعنی نزیکی 7,000 کەس لەو خێزان لەو مخەیەمە هەیە ئەمە بە ئیدارەی زاتی یا بە ئیدارەی خۆسەری ئەمەی ڕۆژ ئاوا ناکرێ و چەند جار ئیدارەی خۆسەری داوای کردووە لە UN و داوای کردووە لە ئەو دەوڵەتە هێزەکانی دنیا کە بتوانن یارمەتیان بدەن لەمە بەڵام حتا ئێستا هیچ نەتیجەی نەبووە ئیتر ئەگەر لە عێراق نەکراوە چۆن لە منطقەیەکی وەکی ڕۆژ ئاوا بکرێ بە ئەو ئێمە بڵێن ئەو مقدراتی ئەوەی اقتصادی ئێمە بڵێن تۆزێکی کەمە وەکی مقارنە ناکرێ بە عێراق ئەمە پرۆژەیەکی زۆر گەورەیە مەسەلەی تەهیلکردنی ئەو خەڵکانە زۆر زەحمەتە پێم وایە کە باشترە کە ئەم خەڵکانە بگەڕێن هەر عائیلەیەکە بگەڕێ بۆ وڵاتی خۆی ئەوەش خەتەرەکە چونکە ئێستا قسەیەک هەیە کە ئەم عائیلایانە ئەیەوەی عێراق یا حکوومەتی عێراقی لە شنگال لە مخەیەمێکی لە شنگال بجێ بیکە ئەوەش خۆی بخۆی خەتەرێکی زۆر گەورە بێئای حاضنی هەیە و ئێستا حتا ئێستاش ئەو بیئایە هەیە چونکە موسەبیباتەکانی هەیە فقرە دواکەوتی ئەو مجتەمەعاتانە ئەو سیراعاتی سیاسی حتا ئێستا ئەم شتانە هەموو بەردەوامە کەواتە ئەم بیئایەش بۆ داعش ئێستاش بەردەوامە